بەناوی خوای گەورەی میهرەبان من بژاشینێک محمود مامۆستا بیرکاریم لە پرسیاری 22 بەردەوام دەبین شیکاکردنی پرسیارە وزارەکان. پرسیاری 22 دەڵێ هەموو دەرکەنارە ستوونیەکانی f(x) یەکسانە بە پای بەسەر کۆسانی پای x بدۆزەوە. کەواتە ژێر کارد یەکسان دەکەن بە 0 کۆسانی پای x یەکسانە بە چەند یەکسانە بە 0. کەواتە گۆشەکەمان پای x یەکسانە بە پای بەسەر 2 کۆ n پای. هەردووک لە یعنی لای ڕاست و لای چەپ دابەشی پای دەکەین. پای لەگە پای دەڕوا دەبێت x یەکسانە بە پای بەسەر 2 جارانی 1 بەسەر پای کۆ n پای جارانی 1 بەسەر پای. ئەومان لەگەوەی دەڕوا کەواتە x یەکسانە بە 1 جاران 2 1 جاران 1 1 1 جاران 2 2 زائیدەن پای لەگە پای دەڕوا دەبێتە n پای. کەواتە وەڵاممان بریتیە لە x یەکسانە بە 1 بەسەر 2 زائیدەن n 1 بەسەر 2 زائیدەن n ئەگەر چاو لێ بکەینێ b وەڵامە بەڵام ئەوە nە باشە. دێنە سەر پرسیاری 23. پرسیاری 23 دەڵێت لە وێنەی بەرامبەر ڕوونکردنەوەی داتاشرا و نەخشەی f دەنوێنیت. کام لەمانەی دێت ڕاستە. کام لەمانەی دێ ڕاستە. دەڵێت چی؟ ئەی f داشی 0 بچووکترە لە f داشی f داشی 0 بچووکترە لە f داشی 1. یعنی f صفر بریتیە لە -3. دەڵێن f داشی 0 یەکسانە بە -3 و هەروەها f داشی 1 مان چەندە؟ f داشی 1 مان ئەگەر چاوی دێنێ f داشی 1 بریتیە لە -4. f داشی 1 -4. ئایا -3 گەورەترە لە -4 بەرێ ئەوە ڕاستە بەڵام ئەو هەڵەکەی دەوێ ئەو چی دەوێ ئەو ڕاستەکەی دەوێ دەڵێ -3 گەورەترە لە -4 لۆ ئەوە ڕاستە بەڵام وەکو ئێکسەکان ئەو دەڵێ f داشی 3 گەورەترە لە f داشی 0 گەورەترە لە f داشی 1. بەروێنەکەمان داتاشراوە f داشی 0 گەورەترە لە f داشی 1. کەواتە ئەومان هەڵەیە. دێنە سەر b دەڵێ f 0 بچووکترە لە f 1. f 0 بچووکترە لە f 1 یعنی f داش f 0 لێرەگە چاولەکەنی f 0 سالبە ڕوولە کەمبوونە کەواتە داتاشراوی دوم لە x یەکسانە 0 یعنی ئەگەر f داش ڕوولە کەمبوون بوو واتە داتاشراوی دوم سالبە. داتاشراوی دوم سالبە لۆ لەبەرەوەی f داش ڕوولە کەمبوونە کەواتە f دەبل داش سالبە. ئەدی ئەگەر f ڕوولە زیاد بوون بێت کەواتە داتاشراوی دوم موجبە. باشە ئێستا ئایا f دەبل داشی 0 سالبە یا موجبە؟ بەرێ سالبە. ئەدی f داشی 2 f دەبل داشی 2 موجبە. f دەبل داشی 2 موجبە. f دەبل داشی 2 موجبە ڕوولە زیاد بوونە وایە. کەواتە ئەوشمان هەڵەیە لۆ چونکە f داشی 0 بچووکترە لە f داشی 2 کەواتە ئەوشمان هەڵەیە. دەڵێ داتاشراوی دوم گەورەترە لە داتاشراوی f دەبل داشی 0 گەورەترە لە f دەبل داشی 2. f داشی 0
f داشی سفر یعنی ئەگەر f ڕوو لە کەمبوون بوو کەواتە f داش سالبە لە x سان سفر ئایا f داشی سفر سالبە یا موجبە سالبە ئەدی f داشی نەجا ئەوم هەستم کرد بی گوتمان f سفر بچووترە لە f یەک b f سفر بچووتر لە f یەک ئەگەر چاودێنێ f داش سالبە واتە f ڕوو لە کەمبوونە f سفر f سفر ئەگەر چاودێنێ f سفر بریتە لە سالب واتە f ڕوو لە کەمبوونە لە ماوەی چەندم لە ماوەی سالب یەک و سێدا لە ماوەی سالب یەک و سێدا لەو ماوەیە کەواتە سفر بچووترە لە چەند سفر بچووترە لە یەک ئەوەش وەڵامێکی هەڵەیە سی ئەوەی گوتمان ئەوە سی بوو پێشتر ئافەن ئەوە سی بوو کەواتەیەک دەمێنێتەوە ئەگەر ئەی نەبوو بی نەبوو سیش نەبوو کەواتە دی وەڵامێکی ڕاست و دروستە لەبەر ئەوەی f داش سالبە سالبە واتە f ڕوو لە کەم بوونە f چیا ڕوو لە کەمبوونە لە چ ماوەک لە ماوەی سالب یەک و سێدا کەواتە f یەک دەبێت گەورەتر بێت لە f دوو لۆ چونکە یەک بەخۆ گەورەترە لە دوو کەواتە ڕاستە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ